لەم مانگەدا وڵاتانی ئەوروپا لە ناویاندا ئەڵمانیا، سوید، نەرویج یەکەم وەجبە و یەکەم قۆناغی ئەو پەنابەرانەی کە مافی پەنابەریان ڕەتکرابەوە گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کە تەواوی ئەوان ئامارەکان لە سەروی 100 کەسەوە بووە و بەشێکی زۆریشیان خێزاندار بوونا. ئەوانە پێکاتبوون لە ئەو هاوڵاتیانەی سنووری دەڤەری ڕاپەڕین، زاخۆ، دەهۆک، هەولێر، سلێمانی. هەموو شارەکانی تێدا بووە کە لەم سێ وڵاتی ئەوروپا باسمان کرد نێردراونەتەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا وەرگیراون. بۆیە داوا دەکەین لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چیتر ڕۆڵەکانیان نەخەنا ئەم ڕێگا پەرمەترسیدارە و ئەم ڕێگا قەدەرەوە کە دەبینن دوجاریش بە زۆرم لێ یاخود بە شێوازێک لە شێوازەکانی تر دیپۆرتیان دەکەنەوە بۆ وڵاتانی خۆیان و کە دەبینین ئێستا دۆخی ئەوروپا بەرامبەر بە پەنابەران لە دۆخێکی دژوار و خراپدایە. ئێمە دەبینین ئێستا تا ئەو کاتێک کە قسە لەگەڵ بەڕێستان دەکەین لە نزیکی 300 هاوڵاتی هەرێمی کوردستان گیریان خواردووە لە تونس، لە لیبیا کە ئەوانە بەشێکیان لە ژێردەسەڵاتی حکومڕانی حکوومەتدانە و بەشێکیان لە دەستی میلیشیاکاندان بەداخەوە، بەشێکیان زیاتر لە 2 مانگ دەبێت ئەوانە دەست بەسەرن کە ژمارەیان 81 کەسە و 23 کەسی تریشیانەوە بە نزیکی مانگونیوێکە لە لیبیا گیری خواردووە. لەم 9 مانگەدا لە سەر 6,000 هاوڵاتی هەرێمی کوردستان ڕویان کردوتە وڵاتانی ئەوروپا. تومانە ئێستاش دەیڵێنەوە بنچینە هۆکاری کۆچ بێکاریە. ئەگەر حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم زەمینەی کار بڕەخسێنێ، ئێمە دڵنیاینە هیچ هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بەتایبەت گەنجەکان نیشتیمان جێنایەڵن ڕوو لە ڕێگای قەدەر و ڕوو لە تاراوگە ناکەن. لەبەرەوەی ئێمە دەزانین بەراورد بە نەتەوەکانی تر گەنجی و هەرێمی کوردستان بەوە ناسراوە کە گەنجێکی نیشتیمان پەرستە، نیشتیمان پەروەرە، بەڵام فشاری بێکاری وای کردووە کە سەر هەڵبگرێت بۆ داهاتووی خۆی، بۆ ژیانێکی شایستە، بۆ ژیانێکی مرۆڤ ئاسا ڕوو لە وڵاتانی ئەوروپا دەکا ئەگەر بە مەرگیش.